بناوی خی گەورە و میهرەبان من محەممەد خدر علی تەمەنم 13 ساڵە لە تەمەنێکی بچووکەوە دەستم بە قوڕان خوێن کردووە و تا ئێستاش بەردەوامم. من لە شاری ڕانێدا دەنیشم و لە پۆلی حوتەم و لە لای مامۆستا یوسف عوسمان لەوێ دەرسی دەخوێنم. لە ماڵەوە سوپاسی دایک و باوکم دەکەن کە هاندەرم بووم بۆ دەرس خوێندن کە من دەرس بخوێنم. لە دەرەوەش مامۆستا یوسف کە هەندێکی زۆرم بووە بۆی دەرس بخوێنم بۆی قوڕان لەبەر بکەم. لە قوڕان خوێنە عەرەبیەکان حەزم لە چەند دەنگی چەند قوڕان خوێنێکە لەوانە شێخ خەزاعبلوشی، شێخ هەیثەم دوخەین، شێخ ئەحمەد نوفەیس زۆر دەنگیان نەرم و خۆشە. لە قوڕان خوێنە کوردیەکانیش مامۆستا یوسف عوسمان، مامۆستا پێشەوە قادر دەنگێکی نەرم و خۆشیان هەیە. ئامۆژگاری میەوەی بۆ هاوتەمەکانم دەست بە قوڕانەوە بگرن، چونکە قورئان ڕەنگ دەداتەوە لە ژیان. ئەگەر کەسێک دەستی بە قوڕانەوە گرت بێت ئەو کەسە واتە هەر دیارە کە دەستی بە قوڕانەوە گرتووە و خەریکی قوڕان خوێندنە. بەناوی خودای بەخشندە و میهرەبان. ئەمن ناوم یوسف مستەفایە، دانیشتووی شاری ڕانیە، تەمەنم 14 ساڵە و لە پۆلی هەشتی ناوەندیمە. ئەمن لە 3 ساڵ دەبێ تقریبان دەستم بە قوڕان خوێندن کردەوە و لە لای مامۆستا یوسف دەرسی قوڕان لەبەرکردن دەکەم و لە لای مامۆستا محەممەدیش قوڕان دەخوێنم. سپاسی مامۆستا مەهدی و مامۆستا ناوڕاست و مامۆستا محەممەد و مامۆستا یوسف عوسمان دەکەم کە دەستی منیان گرتووە و فێرە قوڕانیان کردومە و ویستوانە ئەمنیش یەکێک بم لە قوڕان خوێنانە و گوێ لە مامۆستا یوسف عوسمان دەگرم و لەگەڵ مامۆستا پێشەوە و مامۆستا ڕعد کوردی چکە بەڕاستی دەنگێکی تایبەتیان هەیە و ئامۆژگاریشم بۆ کەسانە کە لە هاوتەمەنی منون دەمەوێت کە ئانیش قوڕان بخەنە ناو ژیانی خۆیانەوە، چکە گەر قوڕان بێتە ناو ژیانی یەکێکەوە دڵنیا بەرەکەتی تێدەخا. لە دەنگی چریکە ئاسای ئەوان، نەغمەی باخی بەهاری قورئان، نوری بێکۆتای ئاسمانی بەرین، ڕووناککەرەوەی ژیانی زەمین. بسم الله الرحمن الرحيم، الحمد لله، الصلاة والسلام على رسول الله. داواکارم لە خۆی پەروەردگار هەموو لاک ساغ و سەلامەت بکات ان شاء الله. من سام عومەر، دانیشتووی شاری ڕانیە و خەڵکی سەنگەسەرم. ماوەی تقریبا 5 ساڵێک دەبێت دەستم کردو بە قوڕان خوێندن، واتە لە تەمەنی 12 ساڵیەوە. دەستپێکی قوڕان خوێندنم لە تەمەنی 12 ساڵیدا بوو بە هاوکاری مامۆستا ڕەسوول مینا کە ڕێنموێنی منی کردووە بۆ ئەوی بچمە ڕێکخراوی ئیقرا، و لەو ڕێکخراوە لەلایەن یەکێک لە مامۆستایەکان بەلای مامۆستا ئارا سینەمەکیەوە دەستم کردووە بە قورئانی پیرۆز. سەرەتای گوێگرتنم بە قورئانی پیرۆز بە دەنگی مامۆستا پێشەوە قادر بووە، واتە کاریگەری ئەوم زیاتر لەسرە. بەڵام ئەو قوڕان خوێنە کورد و عەرەبانێکی ئێستا پێیان کاریگەرم و ماشەڵڵا دەنگێکی تایبەت و خۆشیان هەیە. یەکێک لەوانە کە عەرەبە شێخ ئەحمەد نوفەیس و شێخ هەیثەم دوخین، و لە کوردەکانی خۆشمان مامۆستا یوسف عوسمان و مامۆستا ڕعد کوردی و زۆرێک لە قوڕان خوێنە بەناوبانگەکانی تر. داواکارم لە خۆی پەروەردگار هەموو لاکیان ساغ و سەلامەت بکات ان شاء الله. من یەکێکم لە خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی و دەمەوێت لێرەوە ئەوە بگێنم کە خوێندن و زۆر شتی تر لەوانە ڕێگەری ئەومان لێ نەکات کە لە قورئان دوور بکەوینەوە، چونکە بەڕاستی مرۆڤ بە قورئانەوە جوانە و بە قورئانەوە دەدرەوشێتەوە. بەناوی خۆی گەورە و میهرەبان. من سادیار سەلام، دانیشتووی شاری ڕانیەم و خەڵکی ڕەواندزم. تەمەنم 15 ساڵە، ماوەی 4 ساڵە قورئان دەخوێنم ئەلحەمدوللیلا. لە ماڵەوەش چاک هاندەرم بوون ئەلحەمدوللیلا، بەتایبەت دایک و باوکم و هەروە لە دەرەوەش چەند مامۆستایەکی دیاریکرا، بەتایبەت مامۆستا ئاراس قادر. لە نێوان قورئان خوێنە نێودەوڵەتیەکان و کوردەکان لە عەرەبەکان بەتایبەت شێخ عەبدوڕەحمان عوسی، ئەحمەد نوفەیس، و هەروە لە کوردەکانیش مامۆستا یوسف عوسمان، پێشەوە قادر، عوبەیدە مۆفەق. هەروە ئامۆژگاریشم ئەوەیە بۆ کەسانە کە هاوتەمەن منیان گەورەتر یان بچووکتر دەست بگرن بە قورئانەوە و هەروەها بەشداریکردن لە چەند ڕێکخراوێک بۆ نمونەی لە شاری ڕانیە بنکەی ڕووناکی یان ڕێکخراوی ئیقرا، چەند ڕێکخراوێکی تریش هەنە، و هەروەها پێویستە ببن بە قوتابی قورئان و لە دنیا و لە قیامەتیش ئەجر و پاداشیش زۆری هەیە ان شاء الله.
بناوی خۆی بەخشندە و میهرەبان. من ناوم زەمەن ڕێبوار عەلیە لە دانیشتوی شاری ڕانیم، تەمەنم 14 ساڵە، لە پۆلی هەشتی بنەڕەتی. الحەمدولله، سوپاس بەخوای گەورە، ماوەی 3 ساڵ بۆ 4 ساڵە قورئان دەخوێنم. لای مامۆستا مستەفا و مامۆستا محەممەد قورئانم خوێندووە و دەستخۆشێکی زۆرم هەیە لێرەوە بووێن. ماڵەوەشمان بە تایبەت دایک و باوکم هەندەرم بوون بە قورئان خوێندن. لە قورئان خوێندنەکان مامۆستا یوسف عوسمان و مامۆستا ڕەعەت کوردی کە دەنگێکی خۆشیان هەیە، بە تایبەتی بە زۆری گوێلاوان دەگرم. ئامۆژگاری من بۆ هاوتەمەنەکانی خۆم بۆ کەسانەی کە دوورن لە قورئان، ئامۆژگاریم بۆیانە کە لە قورئان نزیک ببنەوە، چکاتی بەڕاستی لە ڕۆژانەتدا ڕەنگ دەداتەوە، خێرێکی نەبراوە و گەورەیە. ببن بە قوتابی قورئان خێرێکە لە دونیا و لە قیامەتیش ڕەنگ لێ دەداتەوە. ئامانجی من لە داهاتوودا ئەوەیە کە حەزەکەم بم بە قورئان خوێنێکی نێودەوڵەتی. لە دەنگی چریکە ئاسای ئەوان، نەغمەی باخی بەهاری قورئان، نوری بێکۆتای ئاسمانی بەرین، ڕووناککەرەوەی ژیانی زەمین. والضحى والليل إذا سجى ما ودعك ربك وما قلى وللآخرة خير لك من الأولى ولسوف يعطيك ربك فترضى ألم يجدك يتيما فآوى ووجدك ضالا فهدى ووجدك عائلا فأغنى فأما اليتيم فلا تقهر وأما السائل فلا تنهر وأما بنعمة ربك فحدث. أعوذ بالله من الشيطان الرجيم. يوم يقوم الروح والملائكة صفا لا يتكلمون إلا من أذن له الرحمن وقال صوابا. ذلك اليوم الحق، فمن شاء اتخذ إلى ربه مآبا. إنا أنذرناكم عذابا قريبا يوم ينظر المرء ما قدمت يداه ويقول الكافر يا ليتني كنت ترابا. أعوذ بالله من الشيطان الرجيم. هو الله الذي لا إله إلا هو عالم الغيب والشهادة هو الرحمن الرحيم. هو الله الذي لا إله إلا هو الملك القدوس السلام المؤمن المهيمن العزيز الجبار المتكبر. سبحان الله عما يشركون. هو الله الخالق البارئ المصور، له الأسماء الحسنى، يسبح له ما في السماوات والأرض، وهو العزيز الحكيم. لدنگی چریکە ئاسای ئەوان، نەغمەی باخی بەهاری قورئان، نوری بێکۆتای ئاسمانی بەرین، ڕووناککەرەوەی ژیانی زەمین. بسم الله الرحمن الرحيم.
القارعة ما القارعة وما أدراك ما القارعة يوم يكون الناس كالفراش المبثوث وتكون جبال كالعهن المنفوش فأما من ثقلت موازينه فهو في عيشة راضية وأما من خفت موازينه فأمه هاوية وما أدراك ما هي نار حامية. الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر أشهد أن لا إله إلا الله أشهد أن لا إله إلا الله أشهد أن محمد رسول الله أشهد أن محمد رسول الله حي على الصلاة حي على الصلاة حي على الفلاح حي على الفلاح الله أكبر الله أكبر لا إله إلا الله لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. ئێستاش چەند ئاەتێک لە سوورەتی فورقان دەخوێنم. إلا من تاب وآمن وعمل عملا صالحا فأولئك يبدل الله سيئاتهم حسنات وكان الله غفورا رحيما ومن تاب وعمل صالحا فإنه يتوب إلى الله متابا. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. چەند ئاەتێک لە سوورەتی یاسین. أعوذ بالله من الشيطان الرجيم هذه جهنم التي كنتم توعدون اصلوها اليوم بما كنتم تكفرون اليوم نختم على
أفواههم وتكلمنا أيديهم وتشهد أرجلهم بما كانوا يكسبون ولو نشاء لطمسنا على أعينهم فاستبقوا الصراط فأنى يبصرون ولو نشاء لمسخناهم على مكانتهم فما استطاعوا مضيا ولا يرجعون ومن نعمره ننكسه في الخلق أفلا يعقلون وما علمناه الشعر وما ينبغي له إن هو إلا ذكر وقرآن مبين لينذر من كان حيا ويحق القول على الكافرين. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. قل يا أيها الكافرون لا أعبد ما تعبدون ولا أنتم عابدون ما أعبد ولا أنا عابد ما عبدتم ولا أنتم عابدون ما أعبد لكم دينكم ولي دين. إن الله وملائكته يصلون على النبي يا أيها الذين آمنوا صلوا عليه وسلموا تسليما. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. أعوذ بالله من الشيطان الرجيم. أياما معدودات فمن كان منكم مريضا أو على سفر فعدة من أيام أخر وعلى الذين يطيقونه فدية طعام مسكين فمن تطوع خيرا فهو خير له وأن تصوموا خير لكم إن كنتم تعلمون. شهر رمضان الذي أنزل فيه القرآن
القرآن هدى للناس وبينات من الهدى والفرقان فمن شهد منكم الشهر فليصمه ومن كان مريضا أو على سفر فعدة من أيام أخر يريد الله بكم اليسر ولا يريد بكم العسر ولتكملوا العدة ولتكبروا الله على ما هداكم ولعلكم تشكرون. أعوذ بالله من الشيطان الرجيم. قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا إنه هو الغفور الرحيم. وأنيبوا إلى ربكم وأسلموا له من قبل أن يأتيكم العذاب ثم لا تنصرون. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. إنا أنزلناه في ليلة القدر وما أدراك ما ليلة القدر. ليلة القدر خير من 1000 شهر. تنزل الملائكة والروح فيها بإذن ربهم من كل أمر. سلام هي حتى مطلع الفجر. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. أعوذ بالله من الشيطان الرجيم. وإذ قال إبراهيم رب أرني كيف تحيي الموتى قال أولم تؤمن قال بلى ولكن ليطمئن قلبي قال فخذ 4 من الطير فصرهن إليك ثم اجعل على كل جبل منهن جزءا ثم ادعهن يأتينك سعيا واعلم أن الله عزيز حكيم. مثل الذين
مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت سبع سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لمن يشاء والله واسع عليم. سنأتي إلى سورة التغابن بتقليد الشغرات. ما أصاب من مصيبة إلا بإذن الله ومن يؤمن بالله يهد قلبه والله بكل شيء عليم. وأطيعوا الله وأطيعوا الرسول فإن توليتم فإنما على رسولنا البلاغ المبين. الله لا إله إلا هو وعلى الله فليتوكل المؤمنون. سنأتي إلى سورة رعد. أعوذ بالله من الشيطان الرجيم. هو الذي يريكم البرق خوفا وطمعا وينشئ السحاب الثقال ويسبح الرعد بحمده والملائكة من خيفته ويرسل الصواعق فيصيب بها من يشاء وهم يجادلون في الله وهو شديد المحال. لدنگی چریکە ئاسای ئەوان نەغمەی باخی بەهاری قورئان نوری بێکۆتای ئاسمانی بەرین ڕووناککەرەوەی ژیانی زەمین. چەند ئاەتێک لە سوورەتی ئیبراهیم. ولا تحسبن الله غافلا عما يعمل الظالمون إنما يؤخرهم ليوم تشخص فيه الأبصار مهطعين مقنعي رؤوسهم لا يرتد إليهم طرفهم وأفئدتهم هواء وأنذر الناس يوم يأتيهم العذاب فيقول الذين ظلموا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل أولم تكونوا أقسمتم من قبل ما لكم من زوال وسكنتم في مساكن الذين ظلموا أنفسهم وتبين لكم كيف فعلنا بهم وضربنا لكم الأمثال وقد مكروا مكرهم وعند الله مكرهم
وإن كان مكرهم لتزول منه الجبال قرآنك ميرناك جينم بنوري تويا قرمن ببينم نغمي جنتي خربي دلاكم باخي زانستي تو ايدلاكم يا سيجيانم دستوري بونم يا سيجيانم دستوري بونم خۆشەویستینە و دڵ و دەروونم خۆشەویستینە و دڵ و دەروونم لە کۆڕی یاران شەوقی تۆ باوسە لە نێو سینەمدای تەشنی هەناسە زکری حەکیمی بۆ دڵ دەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی نوری هودای تۆ تاجی سەرمانی ئارامی گیانم تیماری دەردەم تاقەشی فای بۆ ئای سەردەم قورئانەکەم بەی چراکەی دینم ساڕێژی هەرچی ژان و برینم ساڕێژی هەرچی ژان و برینم